طاعتمان پێ ببەخشی ئەوەندە کاری چاکە بکەین کە بەهۆیەوە لە پاش ڕەحمەتی تۆ بەهۆی ئەو چاکانەوە بگەینە بەهەشتەکەی تۆ. چونکە براکەم ئەلا ئینە سلعەت الله غالیە ئەلا ئینە سلعەت الله الجەنە. خوای پەروەردگار بەهەشتی داناوە، ئێخۆ بەهەشتیش بە ئاسان دەست ناکەوێ براکەم، پێویستی بە عیبادەت و تاعەتە، پێویستی بە ماندووبوونە. پیامبری خوا علیه الصلاة والسلام دفرمي لما خلق الله الجنة والنار أرسل جبريل إلى الجنة لينظر فيها وما أعد الله فيها لأوليائه. كخواي قورة بهشت جهنمي دروس كر جبرائيل نار فرمي أي جبريل برو سيري بهشتك كاتك جبريل سيري بهشتي كرت أوهم نعيم خوشا، يعني خوشي وايتي دا كان تشاو بينيويتي ونا كسبي ستويتي نبخ خيالي كسيج دا هاتوا هاتەوە لای خوای پەروەردگار فەرمووی ئەی خوای پەروەردگار هەر کەسێ ببیستێ بەهەشت ئاوایە ئەوە ئیلا کاری بۆ دەکا و دەچێتە بەهەشتەوە. فحفت الجنة بالمكاره. خوای پەروەردگار دەوری بەهەشتی بە ناڕەحەتیدا، دەوری بەهەشتی بە ناڕەحەتیدا گەیشتن بەو خۆشیە گەورە بەردەوامە وا ئاسان نییە. کۆمەڵێ ناڕەحەتی لە پێشە دەبێ بیبڕیت، سەبرگرتن، ئارامگرتن لەسەر ناخۆشی، سەبرگرتن بۆ خۆ دوورخستنەوە لە حەرام، سەبرگرتن لەسەر تاعەت و چاکەکاری، ئەوانە هەموو لە پێشدا ئەو کاتە دەگەیتە ئەو بەهەشتە خۆشە. فەرمووی ئەی جبریل ئێستا بڕۆ سەیری کەرەوە. کە جبریل سەیری کرد دەوری بەهەشت دراوە بە زۆر ناڕەحەتی. هاتەوە لای خوای پەروەردگار فەرمووی ئەی خوای پەروەردگار دەترسم کەس نەگاتە ئەو بەهەشتە، ئەوەندە ناڕەحەتی بە دەورەوەیە. دوای ئەوە فەرمووی بڕۆ سەیری جەهەنەم کە بزانت دۆزەخ چۆنە، کە بینی ترسی دۆزەخ و ناڕەحەتی دۆزەخ و ئەو هەموو ناخۆشیانەی کە لە جەهەنەم و ئاگری جەهەنەمدا هەیە. هاتەوە لای خوای گەورە فەرمووی یا ڕەبی کەس نییە ببیستێ جەهەنەم ئاوایە و خۆی لێ بە دوور نەگرێت و لێی ڕانەکات و کارێک نەکات کە ببێتە هۆکاری ئەوەی لە جەهەنەم دوورکەوێتەوە. فەرمووی ئەم جارە بڕۆ سەیری کەرەوە. فحفها الله جل وعلا بالشهوات. خوای گەورە ئەم جارەیان دەوری بە جەهەنەمیدا بە شەهەوات و ڕابواردن و خۆشیەکانی دنیا. فەرمووی بڕۆ سەیری کەرەوە. کە سەیری کردەوە و هاتەوە فەرمووی ئەی خۆی پەروەردگار دەترسم کەس نەمێنێ ئیلا هەمووی بێتە ناو جەهەنەمەوە، چونکە خۆشیەکانی دەوری جەهەنەم خەڵک ڕادەکێشێ بەرەو جەهەنەم. خوا پەناماندا. بۆیە براکانم پێویستە موسڵمان تاعەتێک بکات و سەبری لەسەر بگرێ لەسەر ئەو تاعەتە کە بیگەێنێتە بەهەشت و لە جەهەنەم بە دووری بگرێ. ليس الإيمان بالتمني ولا بالتحلي. إيمان تەنها بە تەمەنا نییە، بە ئاوات نییە، بە قسە نییە. زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ ئیدعای ئیسلامەتی دەکا و کەچی لە حەقیقەتیشدا دوژمنی ئیسلامە. زۆرێک لە خەڵکی خۆی بە عەبدی خوا دەزانێ و لە ڕاستیشدا دوژمنی عەبدەکانی خوایە. ئیشی گومان بڵاوکردنەوە و شکوک خستنە ناو دڵی موسڵمانانە، ئیشی سارکردنەوەی موسڵمانانە لە تاعەتی خوا و لە عیبادەتی خوا. کەواتە ئیسلامەتی تەنها بە ناو نییە و بە شیعار نییە و بە قسە و ئیدعا نییە، بریتیە لە عەمەل. ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن. هەر کەسێ ئاخیرەتی بوێ بەهەشتی بوێ وسعى لها سعيها هەوڵی بەهەشتیش بدات، سعی بەهەشتیش بکە، ئەو کارانەی کە پێویستە بۆی بتخاتە باشتەوە ئەو جۆرە کارانە بکەیت، ئیماندار بی، ئەو کەسانە خوای گەورە دەیان خاتە بەهەشتەوە و سوپاسی جوهدەکەیان دەکات. کەواتە دووەم شت پێویستمانە تاعەتمان هەبێت، نەک ئەلحەمدوللا موسڵمانین کوڕە قەیناکە باوەڕمان بەخوا هەیە، چانیە ئێمە فڵان خراپە ناکەین. ئیسلام دووشتە برا، واجباتێکت لەسرە بیکەیت تاعەتە، کۆمەڵشتی حرام و خراپیشە دەبێت لێی دوورکەویتەوە. یەکەم دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دوورکەوتنەوە بوو لە خراپە بەهۆی ترسی خوا لە دڵەکاندا. ئەی دووەمیان ئەو کارە باشانە بوون کە داوا لە خوا دەکا یارمەتی بدا بیکە. کەواتە بەس ئەوە نییە بڵێ من چانیە من زینا ناکەم، چانیە ئێمە ڕێگری ناکەین، ماڵی خەڵک ناخۆین، دزی ناکەین، پیاو ناکوژین، فڵانە کارە خراپە ئێ باش ئەمە لایەکی دیندارێتیتە کە تۆ خراپە ناکەی. ئەی چاکەکان دەکەیت، ئەی نوێژەکانت دەکەیت، ئەی یادی خوا دەکەیت، ئەی لە خوا دەپاڕیتەوە، ئەی لەگەڵ دایک و باوکت چاچیت، لەگەڵ جیرانەکانت باشیت، خەڵک لە دەست و زمانت سەلامەتە. ئایا ئەم سیفاتە باشانە پێی هەڵدەستیت یان نا؟ کەواتە دوام دوعا
خوای پەروەردگار تاعەتێکم پێ ببەخشی ئەوەندە تاعەتمان پێ ببەخشی کە